من دەڵێم لە بابەت ئەدەبی کوردیەوە قسێکتان بۆ بکەم. ملەتی کورد باوجودی قەت کەیانی خۆی نەبووە و 1000 ساڵە هیچ کەس ئاوری وەسەر نەداوەتەوە، بەڵکو دەژێت تەسیری زمانی عەرەبی، فارسی، تورکیدا بووە و بە زۆر داری زمانی عالەمی پێ خوێندراوە یا بۆ دینی هەرچی بڵێن. قەت کوردی نانی لێ پەیدا نەبوو بۆ ملەتی کورد. دیسان بەو حاڵەش کورد لە ئەدەبی خۆی داگەیشتوتە پایەیەکی زۆر بەرز و گەورە کە لەوەدا دەتوانێت دەگەڵ ملەتی دی شرکەت بکات. بۆ نمونە مەموزینی خانیمان هەیە. مەموزینی خانی لە ڕۆمیۆ و جولیەتی شەکسپیر ئەگەر بەرزتر نەبێ بەرامبەری دەکا و بە عەقیدەی من بەرزتریشە، چونکە جگە لە عەشق بازیەکەی زۆر شتی دیکەی تێدایە کە لە ڕۆمیۆ و جولیەتی شەکسپیردا نییە. پیاوی وەک مەولەوی تایی زەوزی یان ئەحمەدی خانی ئەوانە توانیویانە بە واستەی مستەشرقین بەوانەی زمانی کوردی دەزانن ناوی ئەدەبی کورد بەرز بکەنەوە و لە دنیادا تەرجەمە بکرێت. عەجەبە ئەگەر ئەو میلەتە بۆ خۆی ساحیبی کەیانی خۆی بووایە، بۆ خۆی ئازاد بووایە، هەر ئەوەندە بتوانێت بە زمانی دایکی خۆی و دایک و بابی خۆی و میلەتی خۆی بخوێنێ، دەبوایە چەند عەبقەریدی ئێمە تەسلیم بە دنیا بکەین، دەبوایە چەندمان خزمەت بە ئەدەبیاتی عالەم دەکرد. من هاوارێکی کە دەیکەم لە ئەهلی دنیا پێم وایە هەر بۆ قازانجی دەوڵەمەندبوونی ئەدەب و فۆلکلۆریان دیاریدەی ئەو میلەتی کوردە بکەن، تەنیا ڕێگەی ئەوەی هەبێ بە زمانی دایک و بابی خۆی بخوێنێ. ئێمە بە دزیەوە زمانی خۆمان دەزینەوە لە ئەشکەوتان دەیخوێنین. هەر ئەوەندە ناڵێم ئینسانیەت، چونکە بە ئەندازێکمان هاوار لە ئینسانیەت کرد و جوابیان نەداوینەوە کە بە کولی ئینسان مەیوز دەبێت، بەڵام هاوار لەوەندە دەکەین بۆ دەوڵەمەندکردنی ئەدەبێکی زۆر گەورە و فۆلکلۆرێکی زۆر گەورە بۆ ئەوە کە ئێمەش بزانن چەپکە گوڵی خۆمان دەدەین بە ئەدەبیاتی جیهان، بۆ ئەوەندە هاوارێکمان بۆ بکەن، دادێکمان بۆ بکەن ئەو حەقە کەمە مەشروعە کە ئازادی زمانە بدرێ بە میلەتی کورد. و ئەوەش ڕاستی دەڵێم، میلەتی کورد ئەلئان منداڵی بە 4-5 زمانی پێدەخوێندرێ، دەبێ بە ڕووسی و ئەرمەنی بخوێنێ، دەبێ بە تورکی بخوێنێ، دەبێ بە فارسی بخوێنێ، دەبێ بە عەرەبی بخوێنێ، تەنیا ڕێگەی نییە بە کوردیەکەی خۆی گەشە پێ بدە. ئەگەر دەبیستینەوە لە چەندجەیەک دەڵێن ئازادی خوێندنی کوردی هەیە، منداڵی کورد دەبێت 3 زمان فێر بێک لەوانە کوردیە تا سەفی 5 ابتیدایی، لە پاشان حەقی نییە. دەبێ ئەمە هەرچی هەمانە لە زمانی بێگانەیەوە تەرجەمەی بکەین، حرف بە حرف دا پێی بڵێن کوردی دەمان توێننەوە. ئەو هاوارەی من حەز دەکەم بەگوێ ئەهلی دنیا بگا و حەز دەکەم بۆ ئەوە کە مەجال ببێ میلەتی کوردیش گوڵی خۆی و چەپکە گوڵی خۆی لەسەر سەوەتەی ئەدەبیاتی جیهاندا بنێ، ئەوانە هاوارە شێوەمان بۆ بکەن.